نامەکەمان بۆ یەکەمین جار هەر چوار پارێزگارەکەی هەرێمی کوردستان سەردانی شاری سنەیان کرد کە ئەم شاندەی کە پێک هاتبوو لە هەریەک لە نوخشە ناسەح پارێزگاری هەڵەبجە و هەروەها دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانی و هەروەها عەلی تەتەر پارێزگاری دۆکو کە ئەم شانجە لەلایەن ئومێد خۆشنە و پارێزگاری هەولێر سەرۆکایەتی دەکرا و سەردانی شاری سنەیان کرد. ئامانج لەم کۆبوونەوە ئەم سەردانیکردنەوە بوو کە بتوانن هاریکاری زیاتری یەکتر بکەن هەروەها بتوانن کێشەکان بخەنە ڕوو سەبارەت بە بازرگانی ئابووری هەروەها پیشەسازی و چەندین لایانی تر و هەروەها هەماهەنگیە سنووریەکان بتوانن چۆن زیاتر بەرەوە پێش بەرن. هەروەها لەگەڵ سەرۆک کۆماری ئێران چەند یادداشتێکیان سەبارەت بە چارەسەرکردنی کێشەکانیان خستە ڕوو. جا ئێمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم کۆبوونەوە گرنگە استراتیژیە میوانداری بڕوابادی نێدراوی کورسات وەروە پەیامنێری کورساتمان کردووە ئەمڕۆ بڕوا لە دەرەوە لەگەڵ مانانیە لە ناو ستۆدیۆ ڕاستەخۆ لە لامان بڕوا بەخێراتی بانی باش سلاسانە خوێندن گواسی باشە سێکی جیاواز هەموو جارێک لە دەرەوە لەگەڵتان داخڵە بە بەڵام ئەمڕۆ خۆماتمەتەنە بەخێریش بیتەوە زۆر سپاس دەکەم بڕوا پرسیارێک لێەکەم جا دوای پێتەڵم بۆ ئەم پرسیاراکەی باش بە چی ڕۆشتن لێرەوە بە ساری خۆتان ڕۆشتن یا بە ساری دەستگای میدیای کورسات ڕۆشتن چۆنایی ڕۆشتن بۆ سنە کۆسار ینی سەرەتا تاوەکو مەرزی باشماخ بە ئۆتۆمبیلی دەستگای میدیایی کورسات ڕۆشتین بەڵام یاسایەک هەیە یعنی کە ئەگە بتێ ئۆتۆمبیلی خۆت بەریتە ناو مەرزەکە و بتێ بۆ ئۆتۆمبیل لە داخلی خاکی ئێران ببیە بێت $250 بدەیت ینی منیش پرسیارەکەم بۆ ئەوەیە یەکێک لە خاڵە گرنگەکانی کە لە ناو کۆبوونەوەکانە باسکراوە ئەم بابەتە بووە بێگومان زانیاریەکان لەسەر ئەم بابەتە ئەو بابەتە باسکراوە کە ئەو بابەتی $250 نەبێنێ بووی هەر هاوڵاتێکی هەرێمی کوردستان کە دەچێتە نێو خاکێرانەوە تایبەت ڕۆژهەڵاتی کوردستان ئەو $250 لەسەر نەمێنێ و بتوانێت بە ئاسانی گەشتەکەی خۆی بکە ئۆتۆمبیلی خۆی بەرێتەوە جگەلەوە کۆمەڵێک بابەتی دیکە باسکران دکتۆر هەڤاڵ پارێزگاری سلێمانیانی بە شخصی داوی ئەوی کە لەسەر و کۆمار کردووە کە ئەو هێڵە ئاسنینەی کە بەسنەدا ئەو هێڵە شەمەندەفەر کە بەسنەدا تێپەڕ دەبێت تاوەکو مەرزی باشماخ بێت دواتە بۆ نمونە کۆساریانی ئەمە کە لە مەرزی باشماخ خۆ بەڕێکەوتین بەرەوسنە تقریبان 3 ساعاتێکمان پێچوو ئەگەر ئەو هێڵە شەمەندەفەرە هەبێت ئەو کاتە هەر هاوڵاتیەک لەوێەوە بە نیو سعات ئەگاتە سنە و شارەکانی دیکەی کۆماری ئیسلامی ئێرانیش ئەوە کاراسانێکی زۆر زۆرەکە و کۆمەڵێک بابەتی دیکەش بۆ نمونە پارێزگاری سنە داوی لە هەرێمی کوردستان کرد کە نووسنگی گەشتیاری بکەنەوە لە سنە لەبەرەوەی کە لە ڕێی فڕۆکەخانەی سنەوە گەشتی زیاتر لە نێوان هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان و شارە کوردستانەکانی ئەوێ هەبێ کۆمەڵێک بابەتی دیکەش باسکران باشە بڕوا جا کۆسار ئەو بابەتی و ڕوژان بابەتی گەشتیاری و ئەم بابەتانە میوانەکان هەر چوار پارێزگارەکە ئەوانی کە لەگەڵیاندا بوون ئەو با بڵێن ئەو شاندەی کە ڕۆشتن بۆ سنە بەهۆی نەبوونی فڕۆکە ڕاستە و خۆ بۆ سنە بە فڕۆکەی تایبەت ڕۆشت و ڕەنگە هەندێک کەسی تریش بیانێ سەردان بکەن ڕاستە و خۆ لە سنەدا بەزن بەڵام دەبێت بە فڕۆکەی تایبەت بەڕاستی ئەمە توێچێکی زۆریەوێت لەم کوبوونەوەدا باز لەوە نەکرا کە گرنگی زیاتر بەوە بدرێت کە فڕۆکە تەنها ئێستا بۆنمە لە سلێمانی و یاخود لە هەولێرەوە بە عێراقی و مەهانێر تەنها لە تاراندا ئابازێت باز لەوە نەکرا کە بتوان فڕۆکەیەکی تایبەت هەبێت لە مۆجا بتوان لە شارەکانی دیکەش دابەزن بۆ ئەوەی خەڵک پەنا بۆ نەبن لە تارانەوە بڕۆن بۆ شارەکانی دیکە بێگومانسانیان یانی شک لەو بڕگانی کە لە نێوی یادداشتنامەکەی هەبوو کە واژۆکرا بابەتی گەشتیاری بوو بابەتە گەشتیارەکە شوک و باسم لێوە کرد ینی پارێزگاری سنە خۆی داوی لە هەرێمی کوردستان کرد کە بێن نووسینگە گەشتیارەکانیان لە سنە بکەنەوە و هەرێمی با بڵێن سنەش بە هەمان جۆر نووسینگە گەشتیارەکانی لە هەرێمی کوردستان بکاتەوە بوو ئەوەی کە بتوانرێت بە فەرمی لە ڕێگەی فڕۆکەخانەی سلێمانیەوە گەشت بکرێت بۆ پارێزگای سنە لەو حاڵەتەدا یعنی بۆ نمونە گەشتکردن بۆ ئۆتۆمبیل نەمێنێت یاخود کەسێک بێوێ بچێت بۆ سنە ڕاستەخۆدا غڵی تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێران نەبێ بەڵکو بێوێت لە سلێمانیەوە ڕاستەخۆ بچێت بۆ سنە و لەوێ گەشتی فڕۆکەکەی بکە ئەمە بەبێ فڕۆکەی تایبەت واتە وەکو گەشتێکی ئاسایی چۆن کەسێک بۆ تاران گەشتەکە ئەوەش بۆ سنە بتوانێت گەشتە ئەو جگە لە سنەش بۆ کرماشان و ورمێش بەهر بە هەمان جۆر باش هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان سێ چوار کۆبوونەوەی گرنگیان بەیەک ئەنجامداوە هەر یەکەشیان بەتەنیا لەگەڵ پارێزگاکانی سنە و ورمێ و کرماشانە کۆبوونەوەی تایبەتی خۆشیان هەبوو گرنگی کۆبوونەوەکان لە چیا بوون جگە لەو دوو بابەتی کە ئێستا باسمان کرد بابەتەکانی ترچی بوون لە نێو کۆبوونەوەکانە بەگشتی و بە تایبەتیش بۆ پارێزگای سلێمانی
کۆسەر بابەتێکە و من ئەوە بڵم لە یەکەم ڕۆژی کۆبوونەوەکە شتێک زۆر سەرنجی ڕاکێشام کە لێەوە ئەو بکردم بە لیدی راپۆر دەکەشم. دکتۆرڤڵ پارێزگاری سلێمانی جیاواز لە بابەتی کشت و کاڵی و گەشت و گوزاری و ئابووری و بازرگانی باسی لە بابەتی کێشەی کەمی ئاو و شە ساڵی کرد. ئەو بەعنی داوای لە پارێزگاری سنا ورمێ کرماشان و جێگری وەزیری دەرەوەی ئێران سەرکونسوڵی ئێران ئەو بابەتانە کرد کە کێشەی ئاو لە هەرێمی کورسانە چارەسەر بکرێت بتوانن بە هەمانگی کۆماری ئیسلامی ئێران بابەتی کەمی ئاو لە هەرێمی کوردستانمە نەکتەنیا بۆ پارێزگاری بۆ پارێزگای سلێمانی بەڵکو بۆ تەواوی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت و لە داهاتوودا بتوانن ڕێکەوتنێک لە نێوانیاندا هەبێت هەماهەنگی زیاتر لە نێوانیاندا هەبێت بۆەوەی کە کێشەی کەمی ئاو وشکە ساڵی لە هەرێمی کوردستان نەکەوێتە ژێرمەترسیەوە بەڕاستی ئەمە داوای هەڵبەت دکتۆر هەڤاڵ بووە لە وڵاتەکانی دیکەش بەڵام لەوێ بە دەرفەتێکی قۆستەوە کە ئەو داواکاریە پێشنیار بکە و داواکاریەکەشی ینی خراوەتە لیستی ئەو پێشکەشکارانی کە بنێردرێ بۆ سەر و کۆماری ئێران بۆ ئەوی کە لەوێ تاوتوی لەسەر بکەن و هەوڵ بدەن کە ئەو کێشەیە لە هەرێمی کوردستان چارەسەر بکرێت. جا باسی کۆبوونەوەکانی ترجمان بۆ بکە پرسیارەکە بابەتی دووەم ڕۆژ ینی جگە لە کۆبوونەوە گشتیەکە کە ناوی کۆبوونەوەی سنە بوو کۆمەڵە کۆبوونەوەی دیکە هەر لە نێو ئەو ئوتێلە کرا کە پارێزگارانی هەرێمی کوردستان و پارێزگارانی سنە ورمێ و کرماشانی تیا بوو ئەمە بە تایبەت هەڵبەت لە بابەتەکە لەو کۆبوونەوە تایبەتانەیە باسی بابەتی زۆرکرا بۆ منایشێک لەوانە بابەتە ئەمنیەکان بوو کە بابەتە ئەمنیەکان زیاتر بەهێز بکرێت لە نێوان مەرزەکان لە نێوان شارەکان لە نێوان شوێنەکانی دیکە وجگە لەوەش نوخشە ناسەح پارێزگاری هەڵەبجە کۆمەڵێک بابەتی گەشتیاری زۆر باشی و ڕوژان لەگەڵ ئەو پارێزگارانی ئەوێ لەگەڵ ژووری بازرگانی سنە هەڵبە ژوور بازرگانەکانی سنە ورمێ و کرماشان هەمی بەبێ جیاوازی لەگەڵ هەرێکیشان بە جیا کۆبوونەوەیان کردووە هەمیان باسی کۆمەڵێک بابەتی گرنگیان کردووە بۆ نمونە بابەتی گەشت و گوزار دەتوانین بڵین ڕەنگە لە دوای ئەم کۆبوونەوەیە و باشۆکردنی ئەو ڕێکەوتنامەیە لە هەڵەبجە بچێتە بارودۆخێکی جیاوازە بەڕاستی لەبەرەوەی کە خاڵی زۆر گرنگی تیا بوو و شوێنی ناوچی گەشتیاری تیا بوو کە لە هەڵەبجە بکرێتەوە و بابەتە بازرگانەکانیش بە هەمان جۆر بۆ نمونە کۆماری ئیسلامی ئێران بڕیاری یاوە کە عنی لە دوای کۆبوونەوەکە و ئیمزاکردنیە داژنامەکە کە بێت هەندێک کارگەر لە هەرێمی کوردستان کاتەوە بەتایبەت لە سلێمانی وەش بوو کە دکتۆر هەڤاڵ ینی قسەی زۆری لەگەڵاکردن تا هەوڵیەکەوان ڕازی بکە بێنە سلێبانی و لێرە کارگی خۆیان دروستکەن بۆ ئەوی کە بۆ نمونە بابەتێک یاخود بەرهەمێک ئەگەر لە کۆماری ئیسلامی ئێرانەوە هاوردە بکرێت بۆێرە بێکمان خۆ دەزانین کە گومرگێ چێتە سەر کۆمەڵێک تێچووی زیاتری کارگەکان بێنە ئێرە باشترە ئەو کارگەکان دێنە ئێرە و لێرە بەرهەمێنن ئەو کاتە هەم تێچۆکی بۆ هەرێمی کوردستان کەمترێتەوە هەم بۆ کۆماری ئیسلامی ئێرانیش باشە بڕوا سەبارەت بە زۆر باست لە دەواازە سنووریەکان کردومانە سەبارەت بەوانەوە حاجی ئۆمەران و باش ماخۆ دەواازانەی ترکەیە چی تازە و گرنگ دەکرێت بۆ هەرێمی کوردستان کە بتوانن سوودی زیاتر بەرێمی کوردستان بگەێنێ هەرخۆی بەڕێوبەرانی دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان لەوێ بوون ئەوانیش ینی هاوشان بەشانی پارێزگارەکانی هەرێمی کوردستان کۆمەڵە کۆبوونەوەی گرنگیان کرد بۆەوەی کە بتوانرێت هەندێک کێشە و گرفتیان هەیە چارەسەر بکرێت لەوانە بابەتی 250 دلارەکە بوو کە حل بکرێت کۆسارەکە سەرتاتەوە پرسیارە کرد کۆمەڵێک بابەتی دیکە بۆن لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی هەماهەنگی زیاترە و لەگەڵ هەردوو لە ینی با بڵین دەتوانین بڵین کە ئەوانیش ینی کۆمەڵێک دەستکەوتی باشیان هێنایەوە بۆ نمونە لە مەرزی باشمار مەرزی حاجی ئۆمەران و کۆمەڵێک شوێنی دیکە دەتوانین بڵین کە مەرزی پەروێزخان هەر بە هەمان جۆر دەستکەوتی باشیان هێناوەتەوە بۆیە دەتوانین بڵین لە داهاتوودا کاریگەریەکانی دەردەکەوێت لەسەر ئەو مەرزانە چاوەڕێم زانین چی دەبێت هەرچەندە بابەتی مەرزەکان دەتوانین بڵین زیاتر لە بابەتە ئەمنیەکانە قسەی لەسەر دەکرا زۆر ئاشکرایان نەکرد کە پلانیان چییە لە داهاتوودا دایانەوە چی بکەن چکە من لێ بەسیوتیان بابەتەکە ئەمنیە مادەم ئەمنیە ئەمنی زۆر قسەی لەسەر ناکەین با لە داهاتوودا خۆی کاریگەریەکان دەربکەی و هەمووان ببینن واز لە ئەمنیەکەی بێنین بەڵام هیچ زانیاریەکی تایبەت هەبوو لە بە تایبەت لە نێوان کۆبوونەوەی نوخشە ناسیح و پارێزگاری کرماشانە لەبەرەوەی کە سنوورێکی زۆری پارێزگای کرماشان و پارێزگای هەڵەبجە هاوسنوورن بەیەکەوە و یەک دوو مەرزیشمان هەیە کە چەند ساڵێکە ئیشی لەسەرەکرێ بۆی ببێ بە مەرزێکی نێودەوڵەتی هیچ باس لە مەکرا لەگەڵ پارێزگاری هەڵەبجە بۆ پێی کە هەم
پارێزگارێکی نوێ و هەمیش پارێزگارێکی تاقانە بوو لە ناو هەموو هەم پارێزگاکانی ڕۆژهەڵات و هەم پارێزگاکانی باشووریشە هیچ قسەیەکی تایبەت لەسەر کردنەوەی بە نێودەوڵەتیکردنی مەرزی باشماخ مەرزی شۆشمێ کرا بوو لەگەڵیانە کۆسا من ئەو پرسیارم بە تایبەت لە نوخشە ناسا پارێزگاری هەڵەبجە کرد ئەو باسی لەوە کرد کە کۆبوونەوەکەی لەگەڵ ئەوانە زۆر باش بووە و هەوڵی شێ بووی کە ئەو مەرزە بکرێت بە نێودەوڵەتی بەڵام ئەمە تەنیا هەوڵ بووە یعنی لە قاڵبی ڕێکەوتنەکەیان نەبووە کە بکرێت بە مەرزێکی نێودەوڵەتی و مامەڵی لەگەڵا بکرێت بەڵام خۆمە کۆتا کۆبوونەوەی پارێزگارەکانی هەرێمی کورسان و پارێزگارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نابێت لە داهاتوودا کۆبوونەوەی دیکەیان دەبێت بۆ منە ساڵی داهاتوو کۆبوونەوەکان لە سلێمانی دەبێت و ڕەنگە ینی ئەو لەو بابەتە نوشەناسی پارێزگاری هەڵبجە جەختی لەسەر بکاتەوە و بتوانێت بابەتەکە بەڵام خۆی من یعنی قسەی بۆ کردم باسی لەوە کرد کە کۆبوونەوەکان زۆر باش و لەگەڵ هەرسێ پارێزگارێکی ڕۆژهەڵاتی کوردستان و دەستکەوتی باشیان بەدەستێنا و بۆ هەڵەبجە بۆ منە بابەتێک لە هەڵەبجە بە ئەوە باس بکەم بابەتی زانکۆکان بۆ منە زانکۆی کوردستان لە سنە هەماهەنگی زیاتری لەگەڵ زانکۆی هەڵەبجەیە بێت ئەو کاتە بۆ نمونە توێژینەوەکان بە یەکتری دەدەن لە ڕۆکانی دیکۆ هاوکاری یەکدی دەکەن ئەمە بیانی تەنیا سنەنا بەڵکو کرماشان و ورمەش هەر بە هەمان جۆر بیانی بابەتی کەرتی پەروەردە لە بە هەڵەبجە دەبەنە قۆناغێکی دیکەەوە جا بۆ پارێزگای سلێمانیش هەر بە هەمان جۆر ئەمانە ئەو دەستکەوتانە بوون کە دەتوانین بڵین هەم دکتۆر ڤاڵ و پارێزگای سلێمانی هەم شەناسە پارێزگاری هەڵەبجە بەدەچێنە بەڵام بە تایبەت هەڵەبجە لە ڕووی گەشت و گوزاری و کەرتی پەروەردەوە دەتوانین بڵین پشتی شێری لە کۆبوونەوەکە بەدەست بڕوا ئارژ لە هۆنی پارێزگاری سنە باسی لەوە کردو کە دەڵێت تا ئێستا نەمانتوانیوە کەڵک لە بازاری عێراق وەربگرین ڕەنگە ئەمە لە ڕووی بازرگانی و ئابوووریەوە ئاماژەی پێات و باسی لەوە کردبێ باسی خوێندنت کرد پلان هەیە جگە لە بابەتی بازرگانی و ئابووری بتوانرێت ئیتر وا بکرێت کە سنەش بتوانێت یاخ ڕۆژهەڵات بتوانن سوود لە ئێمە وەرگرن لە بابەتی خوێندن و هەروەها لە بابەتی کللتوری و تێکەڵکەشانێک و هەروەها مانگێکی زیاتر بکرێت لە کللتوری ڕۆژهەڵات و هەروە هەرێمی کوردستان بگوبان سانە بە ئەو بابەتی تۆ بە تەواتی باس بکەم ئەرشلۆنی ینی خۆی باسی لەوە کرد کە ڕەنگە ئەوتی ڕەنگە نەمانتوانی بێت کە بە تەواوەتی سوود لە بازاری عێراق وەربگرین ینی ئەم کۆبوونەوەی کە کراوە ئەو ڕێکەوتنانی کە کراوە کۆبوونەوەیکی دوولایانە بووە ڕێکەوتنێکی دوولایانە بووە واتە مەرج سوودەکانی هەرێمی کوردستانمان باس کرد کە بەدەستی هێناوە لە کۆبوونەوەکە بەڵام لە بەرامبەریشە بێگومان کۆماری ئیسلامی ئێران کۆمەڵک دەستکەوتی بەدەستێناوە لەو بابەتەیە بۆ بابەتە کللتورەکە ئەو بێگومان هەرچەند دەتوانین بڵێن یعنی کللتوری ڕۆژهەڵاتی کوردستان بەگشتی نزیکە لە خۆمانەوە وتیان پێویستە زیاتر پەری پێ بدرێت بەڵام جگەلەوە لە بابەتی بازرگانیە هەرێمی کوردستانیش من ویستم دواتر باسی بکەم هەرێمی کوردستانیش بە هەمان جۆری کۆماری ئیسلامی ئێران چەند کارگێک لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکاتەوە بۆ منە لە سنە وربێ و کرماشان بۆی کە بابەتە بازرگانیەکان زیاتر پەری پێ بدرێ و پەیوەندی ئابوووریەکان زیاتر ببوژێنەوە واتە دەتوانین هەردوو لە ینی هەرێمی کوردستان چی بەدەستێناوە دەتوانین بڵێ کۆماری ئیسلامی ئێرانیش بە هەمان جۆر بەدەستێناوە بۆ نمونە سوود وەرگرتن لە زانکۆی سلێمانی ئێمە لە ساڵانی ڕابردووە بینیمان زانکۆی سلێمانی لە ڕانکینی عێراقا پلەی یەکەم و دووەم ینی هەموو ساڵێک پلەی یەکەم و دووەمی بەدەستێنەوە بۆیە ئەوان باسییان لەوە کرد کە پێویستە سوود لە زانکۆی سلێمانی ژۆر بیژیرێ ینی بە هەمان شێوەی کە چۆن هەڵەبجە و شوێنەکانی دیکەی هەرێمی کوردستان سوود لە زانکۆکانی ڕۆژهەڵاتی کوردستان وەردەگرن جا بۆیە دەتوانین بڵێنەوەی کە هەرێمی کوردستان بەدەستێنە و کۆماری ئیسلامی ئێرانیش بەدەستێنەوە بەڵام بابەتەکان هەندێک لە خوێندکارانی ئێمە بڕوا سەردانی ئێران دەکەن بۆی بتوانن بڕوانامەی ماستەر بەدەستبێنن هیچ ئەمەلێکی وایەگەیە بۆ ئەوەی کە ئەوانیش گەربیانێ بڕوانامەی ماستەر بەدەستبێن خۆشببختانە ێستا لە زانکۆی سلێمانیش ئەوە هەیە کە خوێنکاران دەتوانن ماستەر بخوێنن پلانی ئەوەیە کە خوێنکاران بێنە ئێرە هی ڕۆژهەڵات ئەوانیش لێرە بتوانن بڕوانامەی ماستەر بێنن بابەتەکە ڕەنگە تۆزێک بۆ ئەوان جیاوازتر بێ لەبری ئەوان ینی هەر سیستمی خوێندنیان فارسیە و کەمێک جیاوازترە بارودۆخەکە ڕەنگە زۆر باز لەوە نەکرابێت کە ئەوانیش بێنە هەرێمی کوردستان بۆی کە بڕوانامی ماستەر بەدەست بێنن بەڵام پەیوەندیەکە دوولایەنەیە ینی ئەوان باسییان لەوە کردووە کە چۆن هەرێمی کوردستان سوود لە زانکۆکانی کۆماری ئیسلامی و ئێران وەردەگرێت کۆماری ئیسلامی ئێرانیش بەگشتی دەیەوێت کە سوود لە با بڵێن زانکۆکانی هەرێمی کوردستان وەربگرێت بەتایبەت زانکۆی سلێمانی ینی ئێمە لە ماوەکانی ڕابردوودا بینیمانە کە خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەتایبەت هاتەوە بۆ زانکۆی سلێمانی بۆی کە بتوانێت بڕوانامی ماستەر بەدەستبێنە بە تایبەت لە بواری زمانەکانی دیکە و عەرەبی و ئینگلیزی و زمانەکانی دیکە
ئەم کۆبوونەوانە یعنی بەگشتی بە شێوەیەکی باش بڕێەوە چۆگەر باسی کۆسە باسی سێم ڕۆژی کۆبوونەوەکە بکەین باشە هەر سێ ڕۆژ بە سێم ڕۆژی کۆبوونەوەکە هەرچوە پارێزگارەکە هەرێمی کوردستان چوونە تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێران لەوێ لەگەڵ بۆستە لەوێ بۆی زیاتر بۆمان باس بکەین من نەزانم کە تۆ بەشدار نەبووی لەوێ کە بۆ تاران و ڕێگەیان بە هیچ میدیایەک نەیەکە بەشداری کۆبوونەوەکان بکەن بەڵام تۆ خۆت پامنێرێکی زۆر چست و چالاک و پامنێرێکی بنکۆڵکاری کە بە دوای شتا ئەڕۆیت و زانیاری وەرەگری ئەو زانیارە گرنگانەی کە بەتایبەت لەگەڵ پارێزگاری تارانە کە تاران یەکێکە لە شارە گەورەکان نەک لە وڵاتانی ناوچەکە لە هەموو دنیا بە یەکێک لە پایتەختە گرنگەکان و پایتەختە گەورەکان داهاتێ گرنگی کۆبوونەوەکان لەگەڵ پارێزگاری تارانە هەروە سەرۆک کۆمار چونکە هەم دکتۆر هەڤاڵە بوو بەکرەوە هەم ئومێد خۆشناو لە پەڕی تایبەتی خۆیان لە سوۆشال میدیا زۆر بە گرنگەوە باسییان لە کۆبوونەوەکان کرد و باسییان لەوەش کرد کە بە کوردی بەیەکەوە قسەیان کرد لەگەڵ سەرۆک کۆماری ئێرانە هەموو گرفتەکانیان بە زمانی شیرینی کوردی پێوتووە و ئەویش بە کوردی جوابیاونەتەوە ئەنجە بە وردیش باسی ئەمەمان بۆ بکە لەبەری کاتمان زۆر نەماوە ئەم بابەتە بابەتێکی تۆزەگرنگە لە بەرێمە باسی سەرۆک کۆماری ئیسلامی ئێرانەکەین بەڕاستی کۆبوونەوەکە سەرەتا چوون ئەوێ لە نێو دوو ڕۆژی کۆبوونەوەکەی سنە جگە لەو بابەتانی کە ڕێکەوتنی لە سەکرا بوو کۆمەڵێک ڕاستپاردەشە بوو لەگەڵیانە هەرچوە پارێزگارەکەیم ئەم فایلانیان هەمووی بر لەگەڵ بێگومان ڕاستپاردەیانە بوو هەموو ڕاستپاردەکانیان کۆ کردەوە کردیان بە ڕاپۆرتەیەک کە چوونە تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێران ڕادستی سەرۆک کۆماریان کرد و کۆمەڵێک گفتوگۆی دیکەیان لەگەڵ کرد کە ڕادسییان کردووە بۆ ئەوەی کە ئەو موافقەت بکات لەسەر یاخود ڕەزامەندی دەرببڕێ بێگومان بۆی کە ڕەزامەندی دەبیانی لەگرتە ڤیددیوەکە دەبینی نوخشەناسە شتێک بە سەرۆک کۆماری ئێران ئەڵێ ئەویشەڵێ بۆ جێبەجێ دەکەم دەتوانین بڵێ کۆبوونەکە لێ زۆر باشەوە پێوەی کە خۆیان باسییان لێو کردو خۆم قسەم لەگەڵا کردوون کۆبوونەکان زۆر بە باشی هەڵسەنگانەوە و باسیشان لەوە کردووە کە جگە لەو ڕێکەوتنانی کە کراوە سەرۆک کۆماری ئێران گوێی لێ کردوون کۆمەڵێک بابەتی دیکە لەسەر کۆمەڵێک بابەتی دیکەش ڕێکەوتون کە لە داهاتوودا بۆ هەرێمی کوردستان بکرێت و خۆشت باس لێوەکە بە زمانی شیرینی کوردی گفتوگۆکانیان کرد. کۆسەر با من ئەم پرسیارم بکەم بڕوا سێ کۆبوونەوەی زۆر گرنگ ئەنجامدرا بڕیارە کۆبوونەوەی چوارەم لە سلێمانی بکرێت هیچ زانیارێک دێکە کۆبوونەوەی چوارەم کەی دەکرێت بێگومان ساڵی داهاتوو کۆبوونەوەی چوارەم لە نێوان پارێزگارەکانی هەرێمی کوردستان و پارێزگارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە سلێمانی دەکرێت ئەمە ساڵی داهاتوو ئێستا پێ دەڵێم کێوچە بەشدارە بن جێگری وەزیری دەرەوەی ئێران دێتە سلێمانی بەشداری لەو کۆبوونەوەیە دەکات سەرپۆرسۆڵی کۆماری ئیسلامی ئێران لە هەولێر و بێگومان لە سلێمانی هەردووکیان بەشدار دەبن و ژوورە بازرگانیەکان با بڵێن کۆمەڵێک لە یەکێتی هاوردە و هەناردەکارانی کۆماری ئیسلامی ئێران بە هەمان زۆر بەشدار دەبێت و کۆمەڵێک لە لایەنە پەیوەندیدارەکانی ئێرانیش دێنە سلێمانی چونکە ئەو کۆبوونەوە کومە قسەم لەگەڵاکردن تێن کۆبوونەوەکە کۆبوونەوەی ساڵی داهاتوومان زۆر لا گرنگ دەبێت لەبەرەوەی کە ئەم کۆبوونەوەمان کردووە هەرچەندە پێشتر سێ کۆبوونەوەی دیکە کرابوو بەڵام هیچ یادداشتنامەیەکی باوازی لێبێنین بۆ ئەو کاتە ئەم بابەتیانە و کاتەژ ئینشەڵا تەمەند باقی بوو هەر لەگەڵ یانابیت و زانیارەکانمان کاتەش پێڵێ باش زۆر سپاس بۆ بڕوا بەعادی نێردەی دەستگای میدیایی کورسات و کەناڵی کورسات نیوز کە لەگەڵ شاندی پارێزگاکانی هەرێمی کوردستانە لە وڵاتی ئێران بوو بۆ باسکردن لە کۆبوونەوە و لە بابەتەکانی نێو کۆبوونەوەکان ئەمڕۆ زانیاریەکانی بە ئێمە و بە بینەران بەخشی دووبارە سپاس بەڵێ.